باس لە کاری بەرگدووری نەکەین بزانین ئەم کارە بۆ خۆی وەکو هوەریش تەماشاکرێ چونکە ئێستا بەشێک لە بەرگدروەکان هوەر باشقی هوەرەوە کارەکەن لەگەڵ ئەم پیشەیاندا. ئەم پیشەیە چۆنە شێوازی کارەکان و ئەنجامدانی کارەکان بۆ کەسێک کڕیارێکە دەیەوێت جلوبەرجێکی کوردی بدورێت بەتایبەت ئەمڕۆ باس لە لایەنی پیاوانیش دەکەین کە بزانین چۆنە کاریگەری ئەو شتومەکە هاوردانی یان ئەو جلوبەرگە هاوردانی کە لە وڵاتانی دراوسێ لە تورکیا یان لە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو سینەوە دەهێنرێت ئەمانە چ کاریگەریەکیان هەیە لە بازاڕی کاری بەرگدروەکان کوالیتیەکان چۆن چۆنین ئەمانە کۆمەڵک پرسیاری تر لەسەر هوەری بەرگدورین ئاڕاستەی میوانەکەمان دەکەین زۆر بەڕێز کاگازات محمود شلک کە بەڕێزان هونەرمەندن و لە هەمان کاتیشدا بەرگدرون. کاگازات بەخێر بێ. زۆرستانەکەم بەینتان بە سپاسی ئەمیانداریەتانەکەم پێ خۆشحاڵم بەم دیدار جوانە. ئەمجارە دوور لە کاری هوەری باسی بەرگدووری نەکەین وانە زۆر باشە بە کاری بەرگدورینەوە گۆرانی شوتەوە جارجار بەخوا زوربەی زۆری خەیاتەکان ئەوانەی کە ئیشی خەیاتیان کردووە زوربەی زۆران دەنگیان خۆش دەنگیان خۆشەوە ئەوە بۆچی ئەو کارەکەی بۆچی ئەگەڕێتەوە لەگەڵ تۆنی مەشینەیە گۆرانی ئاواستان بۆیە چۆنە لەگەڵ ینی وەکو چۆن شاعری لەگەڵ جەوەکە قسەکە ئێمە لەگەڵ ئەو قماشا قسە ئەەکەین لەگەڵ قسەکردنەکە شاد تو جارجار مەقامێکە یا گۆرانیی خۆشە بۆمانیەت و ئێمەش بەردەوام ببین لەسەر دەستان خۆش بێت. کاگەزات ئێستا بەرگدور یعنی ئەم پیشەیە گەیشتووە بە شوێ ینی پیشەیەکە ئەکرێ بڵین وەکو هەندێک پیشەی تر بۆ منە زۆر باسی خۆشنووسیە کرێڵان بەهۆی پەیدابوونی کۆمپیوتەر و هەندێک تەکنۆلۆژیاوە خەریکان پیشەی بەرەو لە ناوچوونەچێ ئێستا تۆ لە کۆمپیوتەرەوە تەبعێکیت و تەواو بەرگدورین ئەوی ژوای لێ هاتووە قوربان ئەزایی چۆنە هەموو سنعات کارێک و هەموو پیشەیەک یادێکی کۆنی خۆی هەیە ینی چۆنەڵی خۆشەویستیەک و زەوقێکی خۆی هەیە بەرگدر و سنعاتێکی زۆر جوانە زۆر پاک و تەمیزە ینی ڕاستە ئێستا وەکو جاران نەماوە بەڵام ئەو زەمەنەی کە ئێمە باسیەکە من لە ساڵی 75 جوانی خەیاتیەکەم ئەو کاتە بەڕاستی زۆر کارێکی جوان و زۆر کارێکی پیشەیەکی زۆر بەرهەمهێنەر بوو ئەنی مادەیەکی زۆر دەزەکەوت ئیتر ئەو وەستایی کە ئیشەکەشی ئەکرد بەڕاستی ئەبواە زۆر دڵسۆزانە ئەو ئیشەی بکردایە ئەنی من لای مەجموعەیە وەستایی جوان کە ئێستا یادی بەخێر کاک عەبدولی خەیات هەبوو لە جادەی مەولەوی من بیدایەتی ژیانم لەگەڵ ئەوە ئیشم کرد ینی بەرنە ئەکەو ئیشەکەی لەبەرەوەی ئیشەکەی جوان بوو کابرایەکی ناودار بوو ئیشێکی جوانی ئەکرد سنعاتێکی جوان بوو بڕوا بێ لە بەغاو لە هەموو شارەکانەوانێ ئیشیان بۆ ئەنار بۆ ئەو پیاوە لەبەرەوەی ئیشەکەی جوان بوو یا لای مستەفای سەیمەجی کە لە جادەی ئۆرزیباکە ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە لە ژیانە ماوە ئەویش هەروەها من لای ئەویش شاگردیم کردووە خەیاتی سنعات جا سنعاتیش قەت لە ناو ناچێت بەڵام ئێستا بە مروری زەمانە جەنابەت باسی کرد ئێستا کۆمپیوتەر و ئەم شتانە هاتوتە پێشەوانیە یا ئەم هاوردەکردانی کە لە سینەوە و لە تورکیا و لە ئێرانەوەیەت ئەوە تۆزێ سنعاتی خەیاتی کەم کردوێتەوە. باشە کاتە ئێستا لە ئێستا ئیشی بەرگدروەکان چۆنیە وەک ئاماژەت پێکرد لە کۆنا خەڵکی زیاتر هەر لە لای بەرگدروەکان جلوبەرگی خۆیان دووریوە ئێستا بە شێوازەکە یعنی ئەو کەمبوونەوەی کارەکانتان کە ئێستا ئاماژەت پێکرد هۆکار نەبوو بۆەوەی کە ئێوەش لە بەرگدروی یاخود لەو سەنعاتی خۆتان کە هەتانە سارد ببنەوە یاخود هەنێکیان وازی لێ بهێنن بڵێن تر ئەمە کار ئیشی ئێمە نییە بە تاکید ینی زۆربەی زۆری خەیاتەکان ئێستا بێ ئیشن ئیشیشی ئەو توان نەماوە لە خەیاتێکەوانێ گۆڕیوانە بۆ شتێکی کە یا گۆڕیوانە بۆ ئەو کارێک کە ئێستا پارە ئەهێنێتە بەرهەم سنعات وەکو هیچ شتێک نییە سنعات کە هاوردە هات لە وڵاتانەوانێ ئەو سنعاتی تۆزێ کەمە بێتەوە جکە خەڵکێکیشمان هەیە ئێستا مادیەن خەڵک مادەی پێ نییە پاری پێ نییە ئەگەڕێ بە دوای شتێکا کە تۆزی هەرزان بێ ئەجنای ئێستا مەجموعەی خەیاتمان هەیە ئەوانەی کە باسم کرد بۆ جەنابتان کاک ئەمینی خەیاتەیەکێکە لە خەیاتە هەر باشەکات ینی ئەو لایەزال ئیشی ماوە بەڵام ئیشی بەشی ئەڕوا بەمانی کە پارەیان پێ ئیشێکە بۆ ئەکا دڵە ناسێکێک هاوڕێکی خۆشەویستم هەیە کاک شۆرشی خەیات لایەزال ئیشی هەیە لەبەرەوەی ئیشەکەی جوانە خەڵکێکی کەش هەیە کە ئەو جلوبەرگەی کە لە تورکیا و لە ئێران و لە سینەوەیەت بۆ جسمی ئەو ناگونجێ مەفروزە ئەو ئینسانە ئەچێتە لای ئەو خەیاتانەش دەمێک ساڵەوانێ ئیشیان بۆ کردوون ئێستا هاوڕێ دۆستم هەیە کە خەیات نەبێ جسمی ئەو بەڕاستی ناتوانێت
ئەمانەی کە لە تورکیا و لە سینەوەیەت بۆ ئەو جسمی ئەو بێ اینجا ئەو خەیاتانش لە یازال ماون بڕوات بێ ئەو ئیشەی کە ئەم خەیاتانە ئەیکەن ئەو مجموعی کە باسم کرد وەکو سنووق ئەو جلە بۆ دەرهێن لە جلی کوردی شاو لە جلی خۆی کێشەکە ئەوەیە ینی زۆر لەم جلوبەرگانی کێسە لە بازار چینیەکان و تورکیەکان هەیە تۆ تاقییانەکەیتەوە ڕەنگە سەرشانەکەی بۆت گونجاب بەڵام قۆڵەکەی گونج زۆر ڕاستە زۆر لەبەرەوە ئێوە وەکو بەرگدر و کاتێک کەسی گێتە لاتان چەند جۆر قیاسی بۆەکەن قیاسی چۆ چۆەکەن جلوبەرجێکی کوردی بۆن منە ئێمە من وەکو خۆم کە هەر کەسی هاتووتە لای من هەموو ئەوە ستاندارە ئەبێت درێژی چاکەتەکە بگریت اینجا ناوقەی پشتەکەی بگری بزانین قەڵەوی و زعیفی ئەو ئینسانە چۆنە اینجا درێژی قۆڵەکەی اینجا لەگەڵ ئەوەش پانتۆڵەکەی هەر درێژیەکەی و کەمەرەکەی و ئیتر ئەم سمتەی پێڵ ئێمە پێمانە و سم ئەوەشی ئەگری بۆ ئەوی بزەبت ئەو پانتۆڵە یا ئەو چاکەتە بە قەدەری ئەو ئینسانە دەرچێت جاری واشێ ئێمە سێنەوە پراوەمان هەیە بیدایەتی خەیاتی قیاسەکەی ئەگری تۆ ئەیبری لەسەر ستاندارێک ئەیبری ئەو شخصە بانکەیتەوە لەبەری ئەەکەی ئیتر گەورە و بچوشی ئەو شخصە لەو پرۆڤانە لەو دوو پراوەیە بۆ دەرەکەوێت ئیتر شێوازی نەوعی ئەو شخصی کە داوای ئیشەکانی لێەکە هەیە گیرفانی سەرەوەی هەیە گیرفانی خوارەوە هەیە لە پانتۆڵەکە مجموعەیەشتی زیایە هەیە تۆ ئەینوسی لەسەر ئەو دەفتەرەی کە قیاساتەکەی لەسەر ئەگری لەسەر ئەو قیاساتانە تۆ داواکاری ئەو شخصە تەنفیزەکەی باشە کاگازات چەندە گرنگ قیاس چەندە گرنگە کە زۆر مەزبوط بوویتیا لە قیاسکردنە یعنی ئەتوانی ئەگەر بڵێ تۆ جلوبەرگێک بدووری جلوبەرگەکە جلوبەرگێکی زۆر جوان بێ زۆر قاڵق بێ بەشی قیاسگرتنەکەی چەندێکە لەم بابەتە ینی هەنێک کەسێ ڕەنگە زۆربەی کات ئەگەر ئێمە ئیشمان لای خەیات کردبێ ئەم بابەتەمان بەسەر هاتبێ بەتایبەت لە جلوبەرگی کوردیە جاری واه بۆ قۆڵی کەواکەمان کورد بۆ جاری واه بۆ ناوشانەکەی تەسک بۆ ئەنی دواتر کە گفتوگۆمان کردووە لەگەڵ خەیاتەکە و توێتی ڕەنگە هەڵەیەکم کردبێ لە قیاسیدا ئەمە چەندە گرنگە کە تۆ زۆر گرنگی پێ بدەیت زۆر مەزبوط بووی لەوەی کە ئەم قیاسە ئەگری بە هیچ شێوەیەک هەڵەیتیانەکەی بوو باسکەم لەسەرەوەی جەنابەت من بەرە جژنان بوو لای کاک مستەفای سێمەجی زۆرمان ئیژلا بوو ینی بەڕاستی شەو ئەماینەوە تا بەیانی ئەخیرشت کەمایەوانە جلەکەی خۆم بوو ئینسان کە جلی خۆی بێت زۆر بەلایەوە بەیانی کە لەبەرم قۆڵەکەی لێرا بوو کە مێشک و خەیاڵم هەر چکە هیلاک بووم ینی سەرنجی ئەوم نابوو کە ئەو قیاسەم بەغەڵەت گرتووە جاری وا هەیە دەرئەچێ جاری وا هەیە بەڕاستی خەیاتیش لەوە ئەبێ باجی ئەو غەڵەتەی خۆی بە شەر نییە هەموو شتەکان بیزە بدۆک و خۆی دەرچێت بەدەر لە هەڵەکردن هەنێک خەیات هەیە تۆ کە ئەچیت بۆ لایەن ڕەنگە هەر ناویان زۆر دەرکرد بێ ئەڵە جلەکانی قاڵبە یعنی کە ئەو قیاسی تۆ ئەگرێ هەڵەیتیاناکە بەڵام ڕەنگە هەنێ جاریش خەیاتی تریشە بێ خەیاتێکی باشیش بێ بەڵام ڕەنگە لەو قیاسە بەو شێوازە نەبێ ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەزمونێکی زۆر یاخود بۆ وردی خەیاتەکە ینی ئەمە بۆ ئەزمونی خەیاتە گەرتەوە بۆ زیرەکی لە جاری واشەیە ئینسان خەیاڵی ئەڕات ئەو شتە لە هەمووانە هەیە کاکە لە هەموو ئینسانێکە و لە هەموو بوارێکە و لە هەموو کارێکە ئەم شتانە ئەبێت غەڵەت ئەبێ بەڵام ئیتر غەڵەتەکە مهم ئەوەیە ساڕێژیکەی حەلیکی بۆ دانێ توانی حەلی بۆ حەلیەوە چی کردەوە قۆڵ کورتیە ئەو قۆڵ کورتی قۆڵەکەم لێ کردەوە قۆڵێکمان بۆ بەڵامتە فریا جەژنەکەم نەکەوت دایمەن بەرگدر و حەلێکی پێبێ حەلێکی بەتەکید من خۆم چەند جار لە بیدایەتی ژیانما پانتۆڵم بەدەستەوە سوتاوە تۆکەی ئێمە ئەو زەمانەی کە باس یەکەم وتو هەبوو خەڵوو بە خەڵوز گەرمانە کرد کارەبا زۆر کەم خەڵوزمان چیە کردو مانگەشانەوە لە دەروانی و دوای ئەمانێنا یا ئەما قسە سەر ئالادینێ بۆی گەرم بێ بۆی بتوانین ئەو ئیشە بکەین چەندەها جار ئەو شتانە بەدەستەوە سوتاوە باشە ئێستا تەکنۆلۆژیا هەیە خۆ ئوتوی زۆر باشەیە و مەچینەی زۆر باشەیە وانە ئەمانە کاری بەرگدرۆکانی ئاسانتر کردووە بەڵام بازاڕیانی کەم کردووە بەتاکید من باسی ئەم تەتریزەی کە ئێستا هاتووە مجموعەی مەچینە هەیە بڕوات بێ ئیشەکەت بۆ ئەکا بە کۆمپیوتەری وانە تۆ قیاسەکەی ئێتێوەکو کۆمپیوتەری خەیتە بەر بەجنەکەی تر ستاندار بۆ دەرەکە بەڵام لەگەڵ ئەوە ئیش کەم بۆتەوانێ ئیشی خەیاتی زۆر کەم بۆتەوانێ بەداخەوە جا زۆربەی زۆری خەڵکیش هەیە وەکو خۆم ئێمە ئیشەکەمان ئەوەنە جوان بوو خەیاڵمان نایە دروستکردنی قەمیس معمەلێکماندانە لەگەڵ هاوڕێکمە چاوی ماجەکەم لێرەوە کاک شۆرشی خەیات یەکێکە لە خەیاتە باشەکان معمەلێکی کراسماندانە قەمیسماندانە بڕوات بێ ڕۆژی لەوانەیە بڵێم 200 کراسمان ئەدوی
بەڵام چەند بۆ عەدەدێ کرێکاری باش کە من ڕێز و خۆشەویستیم بۆ کرارێکە کە ناوی کرێکارە بم گەورەیە بۆ من لە کچان و لە کوڕان ئەهێنا بمان عەدەدێکی مەشینەمان دانابوو لەو مەعمەلی خەیاتە بەس ئێمە بڕینەکەمان لەسەر بوو ئیتر لەو ڕۆژات 200 کراسمان تەواو ئەکرد ماوە ئێستا نەوەڵڵا نەماوە ئەزین چۆنە بۆ نەماوە لەبەرەوەی لە بازارە ئەو کراسەش ئێمە سعرەکەمان تۆزێ زیاتر بوو لەوەی ئیشی دە زیاتر لەوەی کە تۆ مەعمەلێکا بیهێنی لە ئەوروپاوە لە سینەوە لە تورکیاوە لە ئێرانەوانێ ئەو سعری ئێمە ئەماننا بەو خەڵکی کە لە بازارایە بەڕاستی گران و بۆیان ئەژمایەوە لە دوکانەکان ئێتر وردە کەم بووان ئێمە ژمازمان لێ هێنا باش ئێستا خۆ کاگازات شتێکی کەش پیا بووە هەندێک لە بەرگدرۆکان کارگەیان دانا بۆ جلوبەرگی کوردی و هاوشەیە وڵاتی چین جلوبەرگ بەرە بەڵێ ڕاست من خۆم ئاگدارم لە نزیکەوە دێکشان ئەناسم ئەو جلوبەرگی کوردیە لە بازار 35,000 پێمە بەیسار 35,000 لەم دەوروبەرەیە زیاتر نییە ئەمە باشتر نییە لەو جلوبەرگی کە لە چینەوە هاورداکرێ هێشتا هەست ناکەی هەوڵێک بێ باشتر بێ لەوەی کە لە وڵاتێکی ترەوە ئێمە بەتاکید من حەزەکەم لەسەر قسەی جەناب حەزەکەم هەموو کوردستان بێ بە معامل لەبەر ئەوەی ئیشەکە جوان ئەبێت و خەڵکەکەش ئیسفادەی لێکا لەما دەکەین من لە معمەلی خەیاتەکە ئیشمە کرد ساڵانی هەشتاکان لە معمەلی خەیاتەکەم باسم بۆ ئەو خوشکە بەڕێزە کرد 600 ئافرەتی تیا بوو 600 ئافرەت معاشی وەرەگر لەو ڕزقەی کە لە ئێمە دروستمانەکە دەمن وەکو هاوکاریەک لەگەڵ ئەو معمەلا من وەستایەک بووم 6 ئافرەتم لەژێر دەسا بوو بە مەکائینمان هەبوو ئیتر پێویستی بەوە ناکرد خۆت هیلاکەی مەشینەکە بۆی ئەبریت و قاڵبەکەت بۆ دائەنا ئیتر ئەو کچانە یەک بەیەک شتەکانیان وەرئەگەریسا هەیە هەبوو ئێخەی لێ ئەنا هەبوو ئوتوی ئەکرد هەبوو چکرێ قۆڵەکەی لێ ئەنا ئەوە شتێکی زۆر باش و بەڵام کەم بۆ لەبەر چی کەم بۆ لەبەر قماشی باش پارەی باشی ئەوێت بەڵام ئەو قماشێکی ئێستای هێنن زوربەی زۆری ئەو قماشی جاران نییە جاران قماشی فەتاح پاشا هەبوو ڕۆمانی هەبوو ئەوانە هەرچەندێکی پێبەی زەرەر ناکەی چکە بۆ مودەتێکی زۆر ئەمێنێتەوە بەڵام قماشی ئێستا کە ئیشۆی یەکسەر هەستەکەی کە شتەکە بچوو بۆتەوە بوو ئەو قیاسی کە خەیاتەکە بەچی بیزانی کامە قماشی باشە و کامە بەتایبەت قماشی پیاوان زۆربەی زۆری لێکە ئێستا ئەمانەی ئەم معاملانە ئەیکەن بەڕاستی قماشە باشە نییە کە جاران هەبوو هەموو شتێکی زۆر و بۆر وەکو جاران نەما باشە کاکەسات ئێستا ڕەنگە کەسانێک تەماشامان کەم بیانەوە ڕێنمایەک لە تۆ وەربگرن کە ئاچێتە بازاڕی قماش فرۆشەکان بە دەستلێیانە بە سیرکردنە بە چی بزانێ ئەم قماشە باشە ئێمە خۆم منیسە بۆ خۆم کاتمەنیە و تاڵ فرۆشێکەوە پێڵم باشترین قماشت کامێ بە قسە ئیڵێن باشە بەڵام خۆ ڕەنگە ئیتر خۆ ویژدانی مرۆڤ ڕەنگە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جاروایە ئینسان بەلاڕێیا باش خراپ بەفرۆشە بە ناوی باشەوە بەڵام بۆی کە خۆمان وشاریمانە بێت لەوەی کە قماشی باش دەست بینێ ڕێنمایی تۆ چییە؟ ئەستوری قماش تەواو مهمە جوزانم ئەستوریەکەی بۆ وەرزەکان ئەگەڕێتەوە وەرزی زستان ئەبێ ئەستور بێ وەرزی هاین ئەبێت تەنک بێ تۆ کە چیتە هەردووکانێکەوانێ ئەبێ سەیری ئەو حاشیەی ئەو قماشە بکەی بە حاشەکەی زانی حاشەکەی نووسراوە لێی کوالیتی ئەو لۆکەیە چەنە لەسەر ئەو قماشە کوالیتی ئەو لایلۆنە چەنە لەسەر قماشە اینجا دوای سنعاتی کوێ ئێستا وای لێ هاتووە ئەمەی هەند ئەینێرێ قماشی چاکە هندستان بەڵێ ئێمە زمانی ئەو کاتە ئەمانگو ئادەی ڕۆمانیمان بەرێ نووسرا بوو لە سریاکە مێدی ئین ڕۆمانیا ئێستا کاک عەتا حاجە ڕەزە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ یەکێکە لە قماش فرۆشە چاکەکان کە هەموو قماشێکە ناسێ ئێستا دوکانی هەیە لە بازاری خوارەوانێ کە ئەچی بۆ لای قماشی خۆی هەیە لەو معمەلەی کە دروستیەکە بەڕاستی قماشەکانی قماشی چاکە زۆر باشە کاگازات خاتوونەکان لە ئێستا زۆر گرنگی بە جلوبەرگی کوردی ئەدەن ڕەنگە بۆ ماوەیەکی کەم ئەم بابەتە کەمێک کاڵ بوو بۆ لە نێو کوردی خۆمانە ڕەنگە گەنجەکان زۆر گرنگیان پێ نەدابوو بێ بەڵام بە خۆشحاڵیەوە لە ئێستا ئەبینین کە ڕەنگە لە بەتەمەنەکان زیاتر گرنگی بە جلی کوردی بدەن لە ناو پیاوانە ئەمە چۆنە بەتایبەتر خەیاتەکانی کە خەیاتی بۆ ژنان ئەکەن لە کاتێکا کە ئیتر نزیکی بۆ نەوجەژنەکانە بینەوە زۆر سەریان قاڵە بێ بۆ پیاوانیش بە هەمان شێوازە پیاوانیش هەمان گرنگی ئەدەم بە جلوبەرگی کوردی وەڵاهی من باسم کرد ینی وەکو جاران نییە بەڵام ئێستا هەر بۆ پیاوانیش هەروەهایە مجموعەیە ئینسانی جوان هەیە حەزەکەن شتەکانیشیان جوان بێ ئەچن لای ئەو خەیاتانەی کە بەناوبانگن ئێستا من خۆشەویستیم بۆ کوڕێک هەیە لە ئەقاری یەکێکە لەو خەیاتە باشەکان کەوازام خەڵکی هەولێرە تەمەند درێژ بێ
ئەو پیاوە دایمە ئیشی هەیە لەبەر چی ئیشی هەیە لەبەرەوەی ئەو خەڵکانی کە ئەچنە لای پارەدارن پارەدان ئەوەی کە پارەداری بوو گوێ نایەتە پارەکە بەس شتەکەی جوان بێ بەدڵی خۆی بێ خانمانیش هەروە خانمانیش ئێستا بەڕاستی ئیشی خانمان زیاترە لە هی پیاوان ئیشی خانمان گۆڕانکاری تێکەوتووە بەهۆی ئەوەی کە لە هەموو ناوچەیەکەوانێ جلوبەرجێک هەیە ئەمە حەزەکەن ئەو جلوبەرگانە زیاتر لە بەرکەن ئێستا ڕێز و خۆشەویستیم بۆ ئافرەتان هەیە زۆربەی زۆری لەکانیان یا مەهاباتیە یا سەقزیە ئەوسا جاران کە جلیشیانە کرد جلی کوردی پیانە و ئاودامان هەمووی ئەگرتەوە چەند نەوە هەبووە ئەو زەمەنی کە من باسیەکەم کراسێکی سادە هەبووە لەگەڵ هێلک هەبووە هێلەکان ئەنواع هەبوو هێلێکی بەردار هەبووە هێلێکی هەبوو قۆدرێر و پیانە و سەڵتە جا زۆر شێوەیەکی جوان بوو کەوا هەبوو کە لە ناویان لۆکاندا ئەنا ساز لازار یەک پیاو ماوە لە بازارە و ئیشاکە ئیشەکەسی زۆر جوانە من لەسەر دایکم و لەسەر خوشکەکانم دایمە نمونە ئەهێنوانێم ئەو کەوایی کە دروستیان ئەکرد کەوایشی درێژ بوو ئەوی زیاتر بۆ زستانان ئەو کەوای و کراسیشان لەبەر ئەکرد لەگەڵ یا و تر شێوەیەکی جوانی ئەو زەمەنەی خۆی هەبوو بەڵام ئێستا وای لێ هاتووە کەواکە نەماوە سەڵتەکە نەماوە بەڵام هێلێکی جوان لەگەڵیانە بەرەکەن بەڕاستی زۆر جوانی ئیسیجامیان هەیە ساجلی کوردی خانمان لەبەرەکرا بۆ پێوەی گەرمە بوو ئێستا لە ڕق بوومەوە پێوەی لە زستانەوەیە ئەمە ژێ بەڵام بۆ هاوین پێچوانە نەبووەوە کاک ئازاد نانە بەتاکیدوانی من باسی ئەوەکەم ئێستا ئەو زەمەنی کە دایکم و دایکی ئێوە و جەنابتان ئەوە لەبەریان کردووە ئەو زەمەنە پۆشتۆ پەرداختر بوون لە ئێستا چکە شتەکانیان بەوی قار لەبەر کردووە ئانی کەوایەکی ئاودامانیان هێناوە لەگەڵ کراسێکی جوانە و لاگیرە و کرمەک و ئەمانیان کردو بخوا ئەو سا جوانتر بووە بەڵام ئێستا شێوازەکەی گۆڕاوە ئێستاش تامی خۆی ئەیا لەم زەمەنە ئێستاش بەڕاستی کە سەیری خانمانەکەی جلەکانیان لەبەرە ئەوەنکە کە جوانە بێ جلی کوردی تۆزێک هین بۆتەوەنی کاڵ بۆتەوە لەگەڵ لەبەری خەڵکە بەس بۆ مناسبات لەبەریەکە تۆمە بەس لە مارکەکەیەتی بەڵێ مارکە کوردانیەکەی کاڵتر بۆ چۆن بەڵێ بەڵام بە خۆشحاڵی لە ئێستا چەند خاتونێکمان هەیە ئێمە هەر لەم پرۆگرامی خۆمانە میوانداریمان کردوون زۆر یعنی لەگەڵەوەی تەمەنیان تەمەنێکی گەنجە زۆر گرنگی بە ئەو جلە قەیمیانە ئێن کە ئێستا ئاماژەت پێکرد دووبارە دروستی بکەنەوە بگەێنەوە بە خەڵک بۆ ئەوی کە گەنجەکانیش دووبارە ئەم بابەتارە بکۆشنەوە ئەفوم کە چۆپی فەتاح دایکی چۆپی کچی ماممە شێوازێکی جوانی دروست کردووە سا لە هەولێرە خۆی قماش دەفرۆشێ و ستایلیشی جوانی هەیە جا من بۆ نەورۆز پێم وتم حەزەکەم بیت نمایشێ بکەی لە ڕۆژی کەلەپوری کوردستانە فۆلکلۆر و کەلەپور نەیتوانی بەڵام بەڕاستی ئەم جلانی ئێستا جوانترە لەو سا چکە ئەو سا تەمەنێکی تایبەتی خۆی هەبووە و کللتوریی تایبەتی خۆی هەبووە زیاتر بۆ دەرکەوتن نەبوو بێتە ناو بازار بۆ ئەو بۆ کە شێوازێکی جوان لە ماڵەکەی خۆیان یا بە میوانی بچێ بۆ شوێن بەڵام ئێستا بۆ نمایشکردن و بۆ ئەزیایان پێڵێن زۆر شتی جوانی تێشە کاگەزە دوای پرسیاری من ئەوەیە با باسێکی نرخکەین یەک قاتی کوردی پیاوان وەکوی کە ئێستا جەنابەت پۆشیت و ماشەڵڵا زۆر جوانە ئەمە خۆشت من نەوەڵە ئەمە من ناڵێم من جلی خۆت نادووری من ئەیدروم بەس چاکەت و پانتۆڵ ئەدروم من ئاجلی کوردیم بەڕاستی حەزمە کە جلی کوردیشم فێر بوومایە چکە ئەوەی ئێستا کە ئیسفادەی لە یەکەی جلی کوردیە باش قاتێک چەندی تێجێ بۆ میسا ئەمەی کە لە بازارڕ ئیکڕی 35,000 بۆن مە بۆ کەسێکی وەک من ڕەنگە 3 مترێک 3 متر و نیوە باشە ئەزانی نرخی قماشەکە تۆ لە کوتاڵ فرۆژێکی کرد زای مەتری باوانەیە بۆ بنە باشە نرخی دوورین چۆن دیارەکرێ بە پێی خەباری کەس دیارەکرێ بە پێی مەتری قماش دیارەکرێ چۆکە چۆن ئەم سعری کە ئێستا خەیاتەکان دایان ناوە لەسەر مەزاجی خۆی دایناوە ئێستاوەی کە باسمان کووتمان لە سینەوە پانتۆڵێکیە پانتۆڵەکە بە 10,000 باش دەمن سنعاتکارم قەت بە 10,000 نایە وانە چکە سنعات جیاوازە لەگەڵ تۆ لە معمەلێکەوانی حاضر بۆ هاتبێ من زەمەنی خۆی کە لە ساڵانی هەشتا بڕوات بێ قاتێکم ئەدوری بە 1000 دیناری سویسی 1000 دیناری سویسی لەو زەمانە زۆر خەڵکیش پێ رازی بوو لەبەرەوەی سنعاتکار سنعاتەکەی خۆی ناشکێنێ بۆ هەر ئیشی دەستیش لە هەموو دنیا ڕغبەتی زیاتر زۆر من کە لە ڕۆژهەڵات بووم هاوڕەیەکم هەیە کاک ئەمیری ناوە قماشەکەشمان کردی دوورینەکەشمان نایە دەستی بۆمان ئەنێرتەوە بە چەند بە ملیۆنێکی 600,000
بنیان 600,000 زین چەندی خۆمانەکە ئەو پەڕەکەی $50 کەمتریش لێگومان کەمترە ڕاست قماشەکەش و درینەکەش بەێ کاگازات ئەی هەنەجار من ئەوم بیستوە ئەڵەن خاتی پیاوان خاتیان جوانترە لە هی ژنان هۆکارەکەی ئەمە بۆچی ئەگەڕێتەوە یعنی دائیمان ئەو جلی ئەوان قاڵبترە بە بەراورد لەگەڵ ژنان یعنی ئەمان بۆچی ئەگەڕێتەوە بۆ وردی یاخود ئەگەر خەیاتێک خەیاتی بەرگ دووری پیاوان بێ ئەتوانێت بە هەمان شێوە یعنی لەو بابەتانەشی کە ژنان لەبەری ئەەکەن تێبگایە خودت ئەمەژەر پێویستی بۆ هەیە کە ئەزمموی خیاتەکە کەوتووە ئەزمموی ئەو خیاتەکە کەوتو چەند ساڵێکە ئیش ئەکا زیرەکی ئەو خیاتە کەوتووە کە چەند ساڵێکە لەو بارا ئیش ئەکا ئەجنا من ئەڵێ ئێستا خیاتی ئافرەتان هەیە بڕوات بێ دەقاتی پیا جوانی ئەدوێ بەس شێوازەکەی خۆی ئێستا من ڕێزم بۆ ئافرەتان ناتوان قات بدرون قات جلوبەرگی پیاوان ستاندار ناتوان بیزەبت دەری بێنن چکە لەبەرەوەی پیاوان جیاوازن لە قیازگرتنە لە شێوازی دوورین و بڕینی ئەو قماشەکە بۆی هاتووە یا ئەو قاڵبەی کە ئەوێ بە ئەهینی خۆی بە مەزەنەی خۆی ئەو جلە بدرێت دە بەخوا خیاتی ژنانیش هەیە جلێکە بۆ ئەدوێ حەزەکی سێری ڕاستە دەستەکانە خۆشلێک هونەرمات بەرەگدر و زۆر سپاس بۆ ئامادەبوون چای منی زۆر بەخت بووین دەستە خۆش